دکتۆر دلێرێک 25,000 دینار لە بەرچیتی طموحی دروستکردنی خەستەخانەی گەورەی هەیە کە نزیکەی 20 میلیۆن دۆلاری دەوێتن. بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان، هاتینەوە لە جێڕانەوەی بەسەرهاتی دروستکردنی نەخۆشخانەی میهرەبانی دکتۆر دلێرێک 25,000 دینار لە بەرچیتی طموحی دروستکردنی خەستەخانەی گەورەی هەیە کە نزیکەی 20 میلیۆن دۆلاری دەوێتن. بەبێ پارە بزانین و ئەو خەستەخانەمان دروست کرد. لە محکەمە ئیداری ڕۆتین سکاڵام کرد، سکاڵایەکە جەلسەک، دوو جەلسە، سێ جەلسە، جەلساتی دەبوو. وای لێ هات پێویستم بۆی بکە مەحامی بگرم، چار مەحامی و خۆبەخشم هینا ناو قەزیەکەی. لە بیرمە مەحامی بورهان دۆسیەکانی پیشاندا، گوتی بەخۆی گوتی حەزم لێ بێن ببمە مەحامی. گوتم ئەخلەم پارەم نییە بدەمێ. گوتی ئەمە پارەم ناوێتن. گوتمە دیلۆ دێی؟ گوتی حەزم لێ ببەمەوە. خوا عەفویکە ئێستا کە وەفاتی کردیە، گوتی حەزم لێ ببەمەوە، مهم نییە پارەم ناوێ. گوتی ئەو قەزیە دەبێەوە، دۆسیەکە زۆر بەقووەتە. ئەستا کاک عوسمان ساڵح خۆشناو ڕۆژی لە ماری بووم، عیلاقاتی مامی خێرزانمە. گوتی دکتۆر دلێر ئەو قەزیەی تو قەزیەی سیاسیە یان سیاسی نییە؟ گوتم نەخێر سیاسی نییە. گوتی ئەگەر سیاسینی ئەم نیش دێم دەبمە مەحامی. گوت پارە نادەمێ. گوت پارەم ناوێ، ئەوی شاتە ناوێ. کاک ئاوارە جیرانم بوو، مەحامی بوو، زۆر جاران قسەمان دەکرد، ئەوی شات لەگەر یەکەچی تەناوی نادەم، چونکە ئەوی شات بەخێر هات، دوایەکەوە چیزەویەکەم وەرگرت، بەداخەوە داوای پارەی کرد لەسەر قسەی خۆێڕانە وەستالویەکە ناوی نادەم لێرکانە با بمینێتن. گوتی ئەمن مادی بوومە پارەی خۆم دەوێت. ئەو پارەی وەرگرت، هەرچەندە مەبدەئیەن ئەمە قەنەعەتمانەوە بوو لەسەر ئیشەکی خێر کۆبووینەوە و پارەی ویمدا. هەستاین قەزیەکە 6,000 بڕیاری لێ دەرچوو. جاری یەکەم بڕیار دەرچوو لە ساڵحی من 100% جیرانەکە تەمیزی کردەوە گەڕاوە. کە گەڕاوە ئەو جارە حاکمەک ڕەتی کردەوە، بەس کوڕەتی کردەوە بەوەی کەوە ئەو شوێنە ناوی بکرێتە خەستەخانە و مۆڵەتی وەزارەتی تەندروستی نییە. هەستا ئەو وەختی پەرلەمان مابوو، جەماعەتی زولفاخان لێکوانە لە بیرمان نەچیتن، ڕۆڵی هەبووە کە سەرۆکی تەندروستی بوو لە پەرلەمان. بەداخەوە ینی بەپێی ئەو وەزارەتە پێدەرانەی کە قسەم لەگەڵ کردە، بەپێی ئەو دۆکیومنتانێکە هەیە دادگای سەروەری خۆی نەسەپاند و حەقی تەواوی بە دکتۆر دلێرەکەدا. من لێرە وەکو لێژنەی تەندروستی پەرلەمان پشتگیری تەواوی دەکەم و لە هەوڵی تەواودا دەبین لانێکم کە قەرەبووی بکرێتەوە بە پارچە زەویەکی تر بۆی بتوانێت ئەو بەرنامەیەکە هەیەی جێبەجێکا بە خزمەتی هاوڵاتیان کە هەردا ئەندام پەرلەمانی یەکگرتووی ئەو کاتی تەئیدیان کردم، تەوقیعیان لۆکۆ کردمەوە. ئەمنیان ناساند بە زولفام ناسی، سەردانی ویم کرد، کێشەم بردە پەرلەمانی. گوتم ئەمن خۆش نابم لە حەقی خۆم، ئەمن ئەو حەقم هەر دەوێتن، چونکە لە محکەمەی گوتمە حاکمی گوتم محکەمەی سەر ئەرزی دەبی سێبەری محکەمەی ئیلاهی بیتن، ئەگەر لێرەش بدۆڕێنم شکاتەکەم دەبەمە کە ڕەب العالەمینی، هیچ عەجەلەم نییە، چونکە فەقیر هەر دەمینێ ئەو ئیشەشم لە بۆ خێرەیە، ئەمن ئەو ئیشەی هەر دەکەم. لە بیرمە کاتێک ئەو حاکمە گوتی لۆلانسە خەستەخانەی حکوومەتی خێرێ بکەی مادەم خێرێ دەکەی. گوتم جەنابی حاکم ئەتو کاتێکە قوربانیت کردیە، کاتێککە حیوانی دەکرێت دەچێت مەیدانی حیوانان دەرێ چیلۆی بەچەندی بە پارەی قەدیم ئیسێب دەکرا، بە 15 دیناری نا، بە 13 نابی، بە 4 نابی، لۆ مەعمەلی دەکەی، دوای دێ حیوانەکەی سەر دەبڕی، گۆشتەکەش دەدەی عالەمێ. ئەمن هاتیمە دەمێ ئەو عەرزەی وەربگرم، دوای دێکەمە قوربانی. زۆر تێم نەگەویشت. ئەوجا بزانین لۆتان باز دەکەم کە سێ شت بەسەرم هاتیە لە وەرگرتنی ئەو زەویەی لە ناو محکەمە ئیداری کە زۆر غەریب و عەجیبە، نەیانتانی ئەو دۆسیەی بنبڕ بکرێتن. کوڕی ئەو حاکمەی بە نەخۆشی هینانێکنە من لە ڕزگاری بینیم پاش ئەوەی کە سۆنەرەکانم کرد، سۆنەرەکان کە دکتۆری لێ نەبوو، بردمە تەواڕی لەوێندەر. کاتێک کە فەحسم کرد زانیم ڕیخە لە کۆرەنیە، مغەزیەکەم لۆدانا. کاتێک کە کاملەکە بە خۆم لەم دانا، خێرزانەکە ئیستیغرابی کرد، گوتی ئەدی لۆ لەوێندەر
پێیان دانەندرا ئەمیش گوتمەتە ئەو مغەزە تەواو دەبیتن بە پامی مهرەبانی بدەمە ئەو حاکمەی بزانن ڕنگدان ئەو حاکمەیە لە عڵقەیدا بێ چ بوو و بزانن گەوشتە چێندەر و لە 3 خاڵیدا تەنها دەستی پەروەردیگار نەبیتن هیچ کەسێکی تکە پاڵپشتی میهرەبانی نەبووە خوای گەورە دڵی ئەو خەڵکەی نەرم کردیە هەر هەمویان لۆیەکە میهرەبانی هەدی خوای گەورەیە لە بۆ نەخۆشە فەقیرەکان